مەسەلەی بەغا و هەرێم مەسەلەی ڕێکەوتن نییە، ئەوان دەسی و پێکەن. بۆکو بەغا ماوەیەک کاتە کوژێ محکەمەی فیدراڵی، ماوەیشتر ئەنجومەنی نازانم یاسایە چییە، مهم ئەوەیە ئەو مەعاژنەیە هەفتە بە هەفتە تاخیرێکە، ئەوە شکەیە بزانە بە زەختی چ لایەنێکە چ مەبەستێکە ژینان نایە ئەو بەدەست بەغا بێ مەعاژ نایە بە کورد ئەوە یاسە نایە ئیتر عەرەب وایە خۆ ئەو هەموو خزمە گوزاری ئەمن و ئاسایشەی پێخۆش نییە کە تۆتە ئەی تو ئەگەر هەموو ئەمن و ئاسایشەیە کە لە کوردستانە هەیە لە سلێمانی و لاولێر و لە هەموو شوێنەکایە ئەی هەموو خزمە گوزاریە ئەوەی پێخۆش نییە. ئێ بۆی دا لە تۆکە ماوەیەگەی لە 150 ئێساڵ لە 100 یعنی هەر تۆ بە تەواوەتی چی تێبێ بە من ئەو مەبەستەکەیەتی ئەینا هیچ شتێکی تر نییە ئەو چاوی بە کورد هەڵنایە و پێی ناخۆشە و هیچی تر. وەڵڵای ڕێکەوتنی ئەو دوانە ڕێکەوتنینە مەسەلەکە سیاسەتە بەغا بەڕاستی بیان وەگرێ بە بڵێم لە هەرێم ئەڵێ بێ نەوتم ڕادەستکەیە بێ گومرگ و ناز ئەمانەی کە ئەوان داوایەکەن ئەمانیش ڕادەستی ناکەن ئەگەر ڕادەستی بکەن مانایەوە حکوومەتی هەرێم نامێنێ بۆ لەبەر ئەوەی کە ئەو دەسەڵاتەی کە ئێستا هەیەی کە چۆژێت دەسەڵاتی عەرەب و بەغاوە بێدەسەڵات دەمێنێتەوە خەڵکیشی تر لێی مەیئوز دەبێت لێی بێبەریە بێت لەبەر ئەوە ڕێکەوتنی ئەو دوانە زۆر زەحمەتە ئەبێ ڕێکەوە لەسەر شتێکەوە قانزاجی هەردوو لابێ. بە بڕوای من ئەمە وەکو بە پێی دەستور و بە پێی ڕێکەوتنەکە شتێکی چاکە نەوتەکەش بڕوا و داهاتی نانەوتێکە 150کە بدەن و حەلە بێ مەسەلەکە تەوتینەکەش مهمترین شتە بە پێی دەستور بڕۆنە ڕێوە هەموو شتی حەلە بێ هیچ پێویست ناکە تاخیر بێت و مەجبوریشن لە ئاخرە هەر ڕێکەون چکە ڕێکەوتنەکە ئەساسی شتە چونکە مەشاکلەکە ئەزمەکە هەر ئەمێنێ. دیارە ڕێک نەکەوتن و بەغدا و هەرێم زیاتر پەیوەندی بە مێمتمانەی هەیە لە بینی هەرێم و بەغا نەبەغا متمانەیەکی کولی بە هەرێمە لامان کە شانە هەرێمیش متمانەی بە حکوومەتی عێراقی هەیە با بڵێن بە بەغا ڕاستە ئەو داوای کۆمەڵێ مەرجەیە بۆ نمونە ڕادەستکردنی نەوتە ڕادەستکردنی لە 150 داهاتە تا ئێستاش لە 150کەیان ناردووە بەڵام نەوتەکە نەناردراوە قرارە نەوتەکە لە ڕێگای کۆمپانای سۆمۆ بنێرن چی زەمانێکەیە حکوومەتی هەرێم لەوە ئەترسێ بەیانی نەوتەکە بنێرێ چی زەمانە ئەو بوچەکە ئەنێرێ ئەنجاکەواتە پێویستە متمانەیەک لە بینی هەرێم و حکوومەتی عێراقیە دروست بێ کە متمانە بە یەکتری بکەن ئەو موچەوەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم بنێرێ لامان کاشە ئەمانە ئیلتیزامەکانی کە لەسەر شانیانە جێبەجێیکەن.